بۆ سێهەم ڕۆژی لەسەر یەک سلێمانی پەیامی هاوخەمی و پشتیوانی خۆی بۆ ڕۆژاوای کوردستان دووپات کردەوە. شەقامی سالم و کەمپی نوێی زانکۆی سلێمانی بوونە مەیدان یەکڕێزی نەتەوەیی. مامۆستایان و قوتابیان بە بەرزکردنەوەی ئاڵای گەورەی کوردستان پەیامی پشتیوانیان بۆ ڕۆژئاوا نردوو جەختیان لە یەکپارچەیی خاکی کوردستان کردەوە. هەڵپشتی خۆمان دەرەبڕین بۆ براکانمان لە ڕۆژاوا بە ڕۆح و بەجیان و بەدڵ لەگەڵ یانین. ئەمڕۆ کورد پێویستە لە هەر چوارپارچەی کوردستان بێ جیاوازی بیر و ڕاو و ینی یەکدەنگ بێت هەڵوێز بێت، چونکە بەس ئیسپات بوو کە کورد تەنیا خوای گەورە و چیاکانی لە پشتاژینە هیچ دۆستێکی نییە تا سەر کە لەگەڵ یا بوو بێت و تا ئێسەکانێ لەوانەیە وا تێگەشت بن کە ئەمریکا دۆستی کوردە، بەڵام ئەمریکا و وڵاتانی زلهێز بە دوای بەرژەوەندەکانی خۆیانەوەن. ئەبێ ئێمە لەم ڕۆژەیە یعنی بتوانین ماڵی خۆمان یەخین، کورد یەکگرتوو بێ، یەکدەنگ بێ، یەک هەڵوێز بێت. پەیاممان یەکڕێزی و یەکدەنگی گەلی کووردە و ئێمە پاڵپشت و پشتیوانی خوشک و براکانمانین لە ڕۆژاوە. یەک هەڵوێستی هێزولانە سیاسیەکان لەم کاتێ ئێستا تا چەند گرنگەوە داواتان چییە وەکو کەسانی ڕۆشنبیر لە حیزبولانە سیاسیەکان؟ هەروەکو دیارە ئەم کۆبوونەوە و ئەم یەکدەنگیە کاریگەریکی زۆری هەیە لەسەر ڕای نێودەوڵەتی و بۆ پاراستنی مافی گەلەکەمان لە هەر چوارپارچەی کوردستان و پێویستە ئەمە بەردەوام بێ بە شێوازی خۆی لە تەنها لە ڕێپێوانان نەبێ، بەڵکو لە کۆنفرانسەکانە، بەڵکو لە هەستەر جەم دانیشتنەکان لە هەموو شوێنێ ئێمە ئەم جۆرە لە گردبوونەوەی بکەین، ئەم جۆرە لە پاڵپشتی بکەین بۆ هەموو کوردان لە هەموو شوێنێ. پەیامی یەکگرتنە دەربڕنی پشتیوانی بۆ برایانمان لە هەر پارچەیەک لە کێشەیەکیان هەبێ، ئێمەش خۆمان بەخاوانی و کێشەیە زانین پشتیوانیان دەکەین. ئەمڕۆ یەکدەنگی شەقام تەنها نەمایش نییە، بەڵکو فشارێکی ڕاستەوخۆیە بۆ سەر حیزبە سیاسیەکان تا ناکۆکیەکان وەلا بنێن. بەشداربووان داوا دەکەن ئەم هاودەنگیە نیشتیمانیە لە ئاستی بڕیاری سیاسیشدا ڕەنگ بداتەوە، بۆیە بانگەشەی خۆپیشاندانێکی سەرتاسەریان بۆ ڕۆژی هەینی ڕاگەیان. ئێمە وەکو کۆمەڵی چالاکوانی دیاری ئەم شارەم داوامان لە گشت خەڵکی بە شەرەفی ئەم شارە و دەوروبەر کرد، داوامان لە گشت لایەنە سیاسیەکان کرد، داوامان لە مامۆسایان یانی کرد بە تایبەت کە بەیانی دوای نوێژی هەینی سەعات و کاتژمێر هەمومان لە بەردەرکی سەرا ئامادە بین. ئەگەر چیە زین لەوانەیە جەوەکە بەفربێ یا بارانەوانە، بەڵام خۆ بێ 2 سەعات بتوانین هاوخەمی و هاوسۆزی بۆ ڕۆژاوا دەرببڕین و لەگەڵ یانابوونی ئێمە حەز بەو سەرمایە بکەین. کۆدەنگی نەتەوەی گرنگترین ئەرکە لەسەر شارمان و بە هەموو هێز و توانامانەوە ئەم کۆدەنگەی کە دروست بۆ دەی پارێزین و ئەیکەینە هەیەنی هەزاران بەرهەمی هونەری لە داهاتووی نزیک و دووردا. بەڵام بۆ ئیستا ئەرکی نەتەوەی لە پێشترەکەوێتە سەر شانمان کە ئەویش پاراستنی ڕۆژئاوایە. کوردانی ڕۆژئاوا بە تەنیان ئێستا ئێمە پاڵپشتیان دەکەین بە خوێن، بە گیان، بە هەموو شتێک. ئەمە پەیامێکی شە بۆ ئەو وڵاتانە و ئەو هێزانەی کە دژی کورد دایمەوە ساونەتەوە. هەر لە تاریخەوە سەیری بکەی کورد هەر ماڵوێران بووە و دۆستی باشی نەبووە. ئێمە بە هەموو شتێک پاڵپشتیانەکەین. کاتێک نیشتیمان دەبێتە سەنتەر ڕەنگەکان دەبنە یەک. سلێمانی جارێکی تر سەلماندی کە لە کاتی تنگانەدا کورد یەک دەنگە، لێدانی دڵی ئێرە و لە ڕۆژئاوا یەک ئاوازە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.